هەرێمی کوردستان چەند ساڵێکی سەختی دارایی تێپەڕاند بەوتەی بەشێکی زۆری لێپسراوانی باڵای هەرێم هەوڵەکانیان بۆ باشترکردنی ڕەوشی دارایی هەرێم بەردەوامە. ئابووری ناسێک دەڵێت پێویستە هەنگاوەکانی داهاتووی حکوومەت لابردنی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بێت. ومێت هەیە کە ئەم ساڵ نرخی نەوت بەرز بێتەوە، هەر کاتێکش نرخی نەوت بەرز بێتەوە هەڵبەتە قیمەتی یاخود بڵین بڕی داهاتی عێراقی زیاد دەکات. لەو کاتەیە کە داهاتی عێراق زیاد دەکات ئێمەش هەرێمی کوردستان کە بەستراوینەتەوە بە عێراقەوە ئەوا دەکات کە بەشەبوجێ هەرێمی کوردستانیش ڕوو لە زیادبوون بکات بەپێی ئەو ڕێکەوتانەی کە بەم دۆدایە بکرێت. بەم شێوەیەش ئەگەر هەر کاتێک بەشەبوجە زیاد بکە ئەوە هەڵبەتە موچەی فەرمانبەران ڕوو لە زیادبوون دەکات. لە کاتی سەرهەڵدانی قەیرانی دارایی هەرێمی کوردستان چەند هەنگاوێکی گرتە بەر بۆ دابەشکردنی موچە و باشترکردنی بژێوی فەرمانبەرانی هەرێم بە تایبەت سیستەمی بایۆمەتری بۆ موچەخۆرانی هەرێم کە بەشی زۆری داهاتی بۆ خەزێنەی حکوومەت جێڕایەوە. پێویستە لایەنی ئابووری چارەسەر بکەیت کە مهمترین شتە پاشەکەوتی موچە هەڵگریت و هەروە ڕێکی خەیتەوە داهاتەکان و خەرجەکانی خۆت بزانیت چۆنە و دەکرێت لە قۆناغی یەکەمدا هەوڵی ئەوە بدەیت بە دوای سەرچاوی داهاتا بگەڕێ. سەرچاوی داهات ڕاستە نەوت گرنگترین سەرچاوە بوو، گەورەترین دەستکەوت بۆ کورد کە بەدەستی هێنا دەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوت بوو. بۆ دابینکردنی موچە هەرێمی کوردستان پشتی تەواوی بە فرۆشتنی نەوت و بڕی ئەو پارەیە بەستووە کە لە بەغداوە ماگانە ڕەوانە دەکرێت. لە چەند ساڵی ڕابردووش قەیرانی دارایی ڕێگر بۆ لەوەی موچە لە وادەی خۆی دابەش بکرێتن و سیستەمی پاشەکەوتی موچە جێبەجێ بکرێت. ماوەی 7 مانجیش دەبێت حکوومەت 30 ڕۆژجارێک موچە لە وادەی دیاریکرا و دابەش دەکات. ئاماژەکانیش بۆ ئەوەن لە ساڵی داهاتوو قورسایی قەیرانی دارایی لەسەر هەرێمی کوردستان کەمتر دەبێت بەهۆی کەمبوونەوەی ئەو قەرزانەی کە لەسەرەتی. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.